ژنی دارایی کۆبوونەوەکان ئێستا بەردەوامە باسی موازنە کرا بەگشتی و تێبینیانێک کە لەسەری هەیە لە ناویاندا ئەو فەقەڕێژ کە پەیوەندی بە کوردەوە هەیە وەکو چەند جارێک باسمان کردو تا ئێستا ئێمە ڕای کۆتایی کوتلە شیعەکانمان وەرنەگرتە چاوەڕێ ئەوە دەکەین تەسەوەر دەکەم لەمڕۆ بەیانیدا ئەوان کۆبوونەوەیەکی خۆیان بکەن و بە سیغەیەکی مشتەرەک یعنی شتێکی هاوبەش لە لای ئەوان گەڵاڵە بێ و بیدەن بە ئێمە بۆی مناقەشە بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی ئەجوا ئیجابیە باشە و پێم وایە دەگەینە ڕێککەوتن و پێشنیاریش زیاتر لە دەوروبەری هەر نەسە حکوومەکەیە لەوانەیە بە شێوەیەک بیگۆڕن زیاد کەم شتێک بەڵام هەر لەو دەوروبەرە دەخولێتەوە بۆیە هەم پێشبینی ئەوە دەکەین کە لە یەک ڕۆژدا داهاتوودا ئەم مۆزوع حەسم بێ و بگەینە ڕێککەوتن و ڕێککەوتنەکەش لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراق بێت بە کوردستانیشەوە ئەمە کولیژنەی دارایی لە 15 دووە کتابمان کردو بۆ سەرۆکایەتی پەرلەمان کتاب نووسراوێکمان کردو بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە تەنها چەند مادەیەک ماوە بە تایبەتی مادەی 11 ئەگەر نا پرۆژە یاساکە ئامادەیە بۆ دەنگدان لەسەری دەکەوێتە سەر سەرۆکایەتی پەرلەمان بەڵام تەسەوەر دەکەم لە یەک ڕۆژی داهاتوودا ئەم مەوزوعی کورد و ئەوانەی تریش حەسم دەبێت و سەرۆکایەتی پەرلەمان دەبێت کاتی دەنگدان لەسەر پرۆژە یاساکە دیاری بکەوێت طبعاً بەشی زۆری کوتلە شیعەکان بە تایبەتی کوتلە گەورەکان کە خاوەنی کورسی زۆر و دەنگی زۆرن لەناو پەرلەمان ڕایان زۆر جیاوازە لەگەڵ سەرەتای هاتنی پرۆژە یاساکە بە تایبەتیەوەی کە پێیوەستە بە هەرێمی کوردستانەوە بۆیە ئێستا ئەجوا ئیجابیترە و احتیمالی ڕێککەوتن زیاترە وەک لە سەرەتا